خاڵێکی تر گەندەڵیە کە خەڵک هەموو هەستی پێەکە ئەڵێم هەموو نەوتان چێتە دەرەوە ئەم هەموو اقتصادە هەیە ئێران منافەسەی وڵاتانی ئیقلیمیە کاتۆ لە زۆر شتی ترە منافەسەی ئینتاجی ئەوروپیە کاتۆ لە زۆر شتی ترە بە دەری خوان بازار مشتەرەکە یعنی هەر شتێک دەستێ دەیتی ئینتاجێکی باشوە لە بازار مشتەرەکە یعنی بە مواسەفاتی ئەوروپی دروست کراوە ئێلهامان کاتیشە سەیرەکەن ئەم گەندەڵی ئەوەندەی ترسەری لە ئیشەکە تێکداوە ئینتاجەکان وەکو ئینتاجی جاران نەماون زۆر بوون بەڵام جۆرەکانە تۆ خوارە لەبەر خەڵک فەقیرە کە زۆر نەوعیشی باش بوو پێی ناکڕێ لەبەر دەرەجەیەک هێنێتە خواردتر لە ساڵبوون و شامپۆ و مکیاجەوە بیگرا تا ئاگاتە سیارەکان ئێرانیش سیارە خۆی ئینتاجەکە ئەم گەندەڵیش دیسان کاریگەریەکی زۆری لەسەری هەیە کەوا بوو ئەبێ ئاوا بڕوانینە مزاهرەکانی ئێران خۆ پیشاندانەکان